يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، وتاری ڕابردوو باسی ڕێز و حرمەتمان کرد، باسی ئەوەمان کرد جوانترین پێناسە بۆ مرۆڤ بریتیە لە ڕێز. ئینسان ئەگەر هەموو سەرۆت و سامانی دنیای هەبێ بەڵام لەناو خەڵکە بە کەسێکی بێڕێز بناسرێ، بەڕاستی خاوەنی هیچ نییە. ئینسان چەندە زانستی لەسەرەوە بێ و بڕوانامەی باڵا بێ، بەڵام لەگەڵ خەڵکیدا ڕێز و حرمەتی نەبێ، بەهرەمەند نەبووە لە زانستەکەی. ڕایاڵەی خۆشەویستیە، ڕایاڵەی خۆشەویستی بریتیە لە ڕێزگرتن. جەنابت ناتوانی بە سەرۆت و سامانت هاوکاری هەموو خەڵکی بی. پۆست و پلەیەک نییە بە ئیمزایەکت بە تەلەفۆنێکت کاری خەڵکی ڕاییکەی بۆ ئەوەی خەڵکی خۆشیان بوێ. بەڵام کارێکی زۆر ئاسان هەیە کە ئینسان ببێتە پردی پەیوەندی لە نێوان خۆی و بەرامبەرەکەیدا. ئەو خۆشەویستێ لە بەینتانە دروست بێ، بریتیە لە ڕێزگرتن. ئینسان چەندە ڕێزی خەڵک بگرێ، ئەوەندە خۆشەویستی لە نێوانتانە دروست دەبێ. جەنابەت جاری وا هەیە لە سەفەرێکا لەناو ئۆتۆمبیلێکدا ئیشێکت کەوتۆتە فەرمانگەیەک و خەڵکێکی تریش وەک تۆ هاتووە، هەر کاتێک کە سەلام و کەلامێکی بەڕێز و بە حورمەت دەکەی، کابرا نازانێ ناوت چیە، خۆشی دەوی. بەڵام ئەگەر شانێک لە شانی بدەی و فڕێی بدەی و داوای لێبوورنیشی لێ نەکەی، بەبێ ئەوەی بدناسێ ڕقی لێت دەبێتەوە. بۆیە ڕێزگرتن خۆشەویستت دەکا لەناو ماڵ و منداڵی خۆتدا، لەگەڵ دەرودراوسێتدا، لەگەڵ دەوروبەر و هاوپیشەکانتدا. پەیامی مرۆڤ دۆستیە. ئینسان چەندە ڕێز لە ئینسانەکان بگرێ، دیارە ئەوەندە لە مرۆڤایەتی حاڵی بووە کە ئەو خەڵکانەش وەکو تۆ هەست و سۆزیان هەیە. تۆ چۆن پێت خۆشە خەڵک ڕێزت لێ بگرێ و ئامادەنی بێڕێزی قبوڵکەی؟ خۆشەویستم خەڵکانی تریش هەروان، ئەو خەڵکانی بەرامبەر بە تۆشن بە هەمان شێوە پێیان خۆشە ڕێزیان لێ بگیرێ. بۆ ئەوەی ڕێزت لێ بگیرێ، ڕێزی خەڵکی بگرە. جا ئیسلامی ئێمە پەیامی مزگەوت فێری ئەوەمان دەکا ڕێز لە هەموو ئینسانێک بگرە. ئەگەر کەسێک کردەوەکانی خراپە، ڕق لە کردارەکەی بێ، بەڵام بێڕێزی بە کەسایەتی خۆی مەکە. بەڵام کۆمەڵە خەڵک هەن لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بە تایبەت فەرمانمان پێکراوە کە لەگەڵیاندا تا لوتکە بەڕێز بین، لەسەر و هەموویانەوە دایک و باوکە. وتاری ڕابردوو لەگەڵ جەنابتاندا لە خزمەت سوڕەتی ئەلیسڕاءدا بووین. ئەم جومعەیەش دەچینەوە خزمەت هەمان ئایەت، چونکە هەندێکی مابوو. لە ئایەتی 23 تا 25 سوڕەتی ئەلیسڕاء وەردەگرین بە پشتیوانی خوای پەروەردگار. خوای گەورە لە قورئانە دەفەرمێ وەقەضا ڕەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه. فەرمانی خوای پەروەردگارە و بڕاوەتەوە کە پەرستن و عیبادەت تەنها و تەنها دەبێ بۆ ذاتی ئەڵڵا بێ. هیچ شتێک لە غەیری خوا کە ذاتی ئەڵڵایە نابێ ئینسان بیپەرستێ و معبودی بێ. نابێ ئینسان هاوبەش بۆ خوای پەروەردگار پەیداکە. خوای گەورە بە حەسر بە کورتکردنەوە فەرمووی تەنها خوا بپەرستن. عیبادەتی ژۆک و شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأعمال الباطنة والظاهرة، كذلك كمال الخضوع مع كمال المحبة وكمال الخشية والتعظيم. عبادتي خواهي پروردگار بريتيا لهمو قسيك، لهمو كردارك كخواهي گەورە پێی خۆشە و فەرمانی پێ کردووە. نوێژ کردنە خواهی پەروەردگار فەرمانی پێ کردووە، بەڵام دەبێ ئەو نوێژە چۆن بیکەی؟ بە ئەو پەڕی خۆشەویستیەوە بیکەی، لەزەتی لێوەرگری، گەورەی خوا لەبەرچاو بێ. جا نوێژە ڕۆژووە عیبادەتەکانی ترە، ذکری خوا دەکەی، لە کاتی تەسبیحاتە لەزەت وەرگری، خۆشی وەرگری. دەی بۆ جومعە
گوێ لە قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگری دەتەوێت بەرچاوت ڕۆشن بێ بۆ دنیا و قیامەتت لەو کاتەدا دەبێت محەبەتت هەبێ لەگەڵ دینەکەدا خۆشەویستان زۆر جار ئینسان نوێژ دەکا یعنی هەر ئەوەیە دەڵی بارێکی قورسی لەسەر شانە و لەزەتی لێ ناکات لە کۆڵ خۆی دەکاتەوە یان ڕێزم هەیە بۆ حرمەت بۆ ڕووی جەنابتان دەڕەم بە کەسانێکە بێ بچێتە جومعەی خواخوای بێ 2 دقە بچێتە دەرەوەی مزگەوت ئەڵی سجنێک لە سجنێک کراوە زوو بەر بێ و بڕواتە دەرەوە بەڵام عیبادەت و خواپەرستی ئەبێ ئەو گردن کە چێت بۆ خوا لەزەتیشی لێ وەرگری سۆزت بۆی بجوڵێ گەورەی خوا لە بەرچاوبێت تۆ عیبادەتی چێ دەکەی خۆ عیبادەتی مەخلووقێک ناکەی تۆ عیبادەتی خالق دەکەی خوا فەرمووی ئەو خۆ زەلیلکردن و خۆشەویستی و لەزەت بردن لە عیبادەتە تەنها بۆ منە وەزاتی ئەڵڵایە نابێت لەگەڵ خوادا هیچ شتێکی تر بپێ بە هاوبەش هیچ پەرستراوێکی تر هەبێ ئەمجا فەرمووی وەبیلوالیدەینی ئیحسانە فەرمانم پێکردوون و بڕیومەتەوە کە چاکەکار بن لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی ڕێز و حرمەتە بۆ ئینسان بۆ دایک و باوک کە خوا خۆی ڕێزی لێگرتووە ڕێز و حرمەتی دایک و باوک خوا خۆی بڕیاری داوە خۆی ڕێزەکەی لێگرتون بەوەی لە قورئانە سەیرکەن کە باسی ماف دەکات لە دوای مافی ئەڵڵا یەکسەر مافی دایک و باوکە هیچ کەسێشکە لەو بەینەدا بوونی نییە هیچ کەسێکی تر ئیطاعەی خوا و ئیطاعەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی خوا و مافی دایک و باوکت ئەو پەڕی ڕێزە کە خوای پەروەردگار لە دایک و باوکی گرتووە إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما بتايبت كاتك كدايك باوكت بير بون چونە تەمەنەوە عندك لەلای تۆشن و پێویستیشیان بە تۆیە چونکە ئینسانێک لە دایک و باوکی دوور بێت تۆ دایک و باوکت لە هەولێرا بژی بەڵام تۆ لە وڵاتێکی ئەوروپی بی لە ئەمریکابی بەڕاستی ڕەن بێ ئەوەندە بە تەلەفۆنێک دایکیان باوکەجیان دەستت مازەکە ما حواڵت چۆنە ئەو بارە قورسە ناکەوێت دەسەر قابلە لەو 5 دقەیە قسەی پێ ناڵێ حونەر لەوەدایە گەورەی لەوەدایە ڕێز لەوەدایە 24 سەعات دایک و باوکت لە ماڵی تۆدا بێت شەو ڕۆژ لەگەڵ یا بژی ئەمجا گرنگیەکە لەوەدا تا گەنج بۆ پێویستی بە تۆ نییە ئێستا پیرە کیبەڕە لە دەست و دووی خۆی بووە محتاجە بە تۆ عیندەکە تۆ چۆن جاران لە مناڵیدا بەردەوام پێویستیت بە دایک و باوک بوو ئەو وەک خۆی وەک ئەو جارەی تۆی لێ هاتوۆتەوە بۆتەوە منداڵەکەی جاران تۆ چوویتە شوێنی ئەو هاتۆتە منداڵیەکەی تۆ خوا دەفەرمێ ئەم کاتە زۆر گرنگە ئاگات لێبێت لەم وەختەدا فەلا تەقل لەهما ئوفین دڵیان زۆر ناسک بۆتەوە ئاگات لە دایک و باوکت بێ گەورەترین بێڕێزی ئەوەیە لە دەستی بێزاربی بڵێ وەڕز بووم بڵێ ئۆف لە دەستان بڵێ وەڵڵاهی نازانم چیتان لێ بکەم خوا دەفەرمێ ئەوە حرامە فەلا تەقل لەهما ئوفین دڵیان ناسک بۆتەوە نابێ ئازاریان بدەی بەوەی هەست بکەن بێزار بووی لێیان لە خزمەتکردنیان وەڕز بووی تااقەتت بڕاوە وەلا تەنهەرهما نابێ پێیاندا هەڵشاخەی دەنگ بەسەریانە بەرزکەیتەوە بنەڕێنی هاوارکەی شت فڕێدەی وەکو خزمەتکار سەیریان کەی وقل لهما قولا كريما خدای گەورە فەرمووی دەبێت لە قسەکردندا بە ئەو پەڕی ڕێزەوە قسەیان لەگەڵ بکەی زمانت شیرین کەی وشەکانت نەرم کەی دەنگت ناسک کەی حرمەت بنوێنی چۆن ئینسان لەگەڵ کەسێکی گەورەدا لەگەڵ سەرکردەیەکی گەورەدا لەگەڵ زانایەکی گەورەدا لەگەڵ مامۆستایەکی گەورەدا کە قسە دەکا هەوڵ دەدا ئەو پەڕی حرمەت بنوێنێ ئەبێ ئەو حرمەتە بۆ دایک و باوکت بێ وقل لهما قولا نەکەر قسە کەریمە جمعەی ڕابردوو تا ئەوەی ئاەتەکەمان باس کرد بەڵام مابووی واخفض لهما جناح الذل من الرحمة باڵی خزمەتکاریان بۆ ڕاخەن بە کوردی خۆمان یعنی خۆتان بکەن بە خزمەتکاری دڵسۆزی دایک و باوکتان چۆن کەسێک کە خزمەتکاری بەرپرسێکی گەورەیە ئاغایەکی گەورەیە دەوڵەمەندێکی گەورەیە نان و بژێویەکەی لەو خزمەتکاریەدایە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا دڵسۆزی خۆی بسەلمێنێ بۆی دەرنەکرێ لە لای بۆی دەرنەکرێ و سەرگەردان نەبێ ئەبێ ئینسان لە دنیادا خۆی بە خزمەتکاری دایک و باوشی بزانێ بەتایبەت لەو کاتەدا کە ئەوان خزمەتی خۆیان پێ ناکرێ و پیر و پەککەوتە بوون و لە قاچ بوون و لە دەستی خۆیان بوون لەسەر قەڕەوێڵەیەک کەوتون لەسەر عەربانەیەک پاڵیان پێوە دەندرێ ئەبێ لەو وەختەیە تۆ خۆت بە خزمەتکارێکی دڵسۆز بزانی زەلیل بی لەبەردەستیاندا نەک ئەوان بە زەلیلی تەماشاکەی خۆت زەلیلکەی لەبەردەستیاندا بەڕێزان جا قورئان دەفەرمێ ئەو خزمەتکردنیان ئەو ڕێزگرتنیان من الرەحمە
هەموو جار عەرزی جەنابتان دەکەم دەڵێم یەک وشەی قورئان دەبێت لەسەری بوەستی بۆ ئەو وشەیە هەلێوێدا من الرەحمە ئەگەر ئەو وشەیە نەبووایە ئینسان دەیتوانی هەر چۆنە خزمەتی دایک و باوکت بکەی و ڕێزی بگری قبوڵە بەڵام نا دەبێت ئەو ڕێزە من الرەحمە بێ لە ئەو پەڕی دڵسۆزی و میهرەبانیەوە بێ کەسێک خزمەتکاری کەسێک دەکا خب بە جوانی ڕێزی لێ دەگرێت ئەو پەڕی خزمەتی دەکا بەڵام ڕەن بێ لە دڵەوە خۆشی نەوێ مەسلحەتەکەی وابێ خوا دەفەرمێ ئەوەم بۆ دایک و باوکت قبوڵ نییە ئەوەم قبوڵ نییە بۆ دایک و باوکت ئەو پەڕی لەگەڵ یا بەڕێز بی ئەو پەڕی بە حورمەت بی ئەو پەڕی خزمەتی بکەی هەرچی دنیا پێشکەشیکەی بەس لە دڵەوە خۆشت نەوێ قبوڵ نییە لای خوای گەورە من الرحمة أبل لدلوا بها مفسرين دفرمون لا من الخوف والمداهنة نابل لترسان بها لترسي لو ما يخلق بها نابل بو خول بيش كردن بلا برد شاي بلا وخشكا كانتو ميوان وانا دابلان بخوا براستي حرف فلان كس في يديك وباوشي كود نابل مداهنة تدابه خۆشەویستان دوو کەس بێ ڕێزن حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان هەر کەسێ بێ ڕێزی بە دایک و باوکی بکە هەر کەسێ قسەی سووک بە دایک و باوکی بڵێ بێ ڕێزتر لەوەدا لەسەر زەوی خوا دروستی نەکردووە دووەمیان هەر کەسێک ئەو پەڕی ڕێز لە دایکی بگرێ و خزمەتی بکە بەڵام لە دڵەوە خۆشی نەون لەبەر ئەوە خزمەتی دایک و باوکی بکە لە ترسی لۆمەی خەڵک بڵێ کاکە تا بەیانی دایکم نەمردووە باوکم نەمردووە دوایی خەڵک چیم پێ دەڵێن ئەڵێن دایکیان فڕێدایە خەڵوەتگەی پیری ئەڵێن خزمەتی باوکیان نەکرد و خەڵک بێگانە خزمەتیان کرد هەر لە ترسی لۆمەی خەڵک خزمەتی دەکا ئەو پەڕی بێڕێزیە لە ترسی لۆمەی خەڵک خزمەتی دایک و باوکتکەی لە دڵەوە ئاوات بە مردنیان بخوازی هەر کەسێک بۆ خۆنواندن بێ بۆی خەڵک مەدحی بکەن بڵێن بەڕاستی چاک خزمەتی دایک و باوکی کرد بەوە شاگەشکە بێ چاوی بەس لەسەر مەدح و خۆنواندنی بەردەمی خەڵک بێ ئەوەش لە ئیسلامدا ڕەت کراوەتەوە کەسێک بۆ تەماحی ماڵی دنیا سێ چوار براو خوشکن بڵێن کاکە چێ باوکو دایکمان بەخێو دەکا بە پیری خانووەکە بۆ ئەو بێ ئەم لەبەر حرمەتی ئەو خانووە کە بای چەند دەفتەرێکە بڵێ من لە خۆمیان دەگرم کوڕە سێ چوار ساڵ خزمەتیان دەکەم و بادام هەمویان خانووەکە دەدەنەوە بە من و وەرەسە کەس داوای ناکە پەنا بەخوا کەسێک لەبەر خانووەکەی ماڵی باوکی خزمەتی دایک و باوکی بکە لەبەر زەویە و زەوارەکەی و لەبەر دوکان و بازاڕەکەی لەبەر پارەکەی هەر کەسێک ئاوا خزمەتی دایک و باوکی بکە بەڵام لە دڵەوە نەیەون لە دڵەوە بۆیان نەکوڵێ و پەرۆشیان نەبێ و زەلین نەبێ لەبەر دەستیاندا ئەوەش وەکو ئەو کەسەوەیە کە قسە بە دایک و باوکی دەڵێ ئەوەش بێڕێزە ها قورئان بە یەک وشە چیمان فێر دەکا واخفض لهما جناح الذل بەڵام من الرحمة ئەبێ لە ناخی دڵەوە دایک و باوکت بوێ لە ناخی دڵەوە خۆشت بوون نە لەبەر تەماحی دنیا نە لەبەر خانووەکەیان نە لەبەر پارەی داهاتوویان نە لەبەر میراتەکە لە زمانی سەحابە و سەلەفی ساڵحی ئەم ئومەتی ئیسلامەدا ئەڵێ برای وا هەبوو لەگەڵ براکانی کێشەیان بۆ دروست دەبوو ئەچوونە لای قازی ئەچوونە لای مامۆستای مزگەوت دەیانگوت کێشەمان هەیە لەسەر دایک و باوکمان ئەیانگوت چییە یەکێ لە براکان وەکو جەنابتان یان خوشکێکی باش دەیگوت جەنابی قازی جەنابی مامۆستا وعد بێ من لە کاتب عەدلا پەیامێک دەنووسم بێبەریم لە هەموو میراتی دایک و باوکم بەس بە شەرتێ بێڵن من بەخێویان کەم بە شەرتێ بێڵن شەو ڕۆژ لە ماڵی من بێ و کەس تەداخولیان تێدا نەکا و کەس پاچیان نەکاتەوە کەس نانیان بەدەمەوە نەکا ئەم باوکو دایکە پیرە لە جێگا کەوتووە بەس بە منیان بسپێرن باوک براکانم خوشکەکانم وازم لێ بێنن وعد بێ بەدەستی خۆم بە قەڵەمی خۆم دەنووسم بێبەریم لە هەموو میراتی چەند هیچم لە دنیادا ناوێ ئێستا کووا وایە ئێستا دەڵێ هێشتا باوکو دایک فەقیرە نەمردووە شەڕە لەسەر میرات ئەو دەڵێت باوکم پارەی داوە بە چێ بە ئەو خزمەتی بکە ئەو دەڵێت دایکم پارەکەی بۆ چێ بوو لە دنیادا بۆ چێ بگوزەرە بە ئەو خزمەتی بکە ئەم هەفتەیەک لای بێ و ئەو دوو هەفتە لای بێ پێچەوانە بۆتەوە ڕێزەکان بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا کەم بۆتەوە بۆیە من الرەحمە دەبێت لە ناخی دڵەوە بۆ خزمەتکردنە خۆشحاڵ بی چاوت غیری ڕەزامەندی و فەرمانی خوا پاشان وەفاداری بۆ ئەو دایک و باوکەی هەموو ژیانی بە قوربانی تۆ کرد غیری ئەوە چاوت هیچی تر نەبینێ نە لە ترسی لۆمەی خەڵک بێ نە بۆ مەدحی خەڵکت بێ نە بە تەماحی سەرۆت و سامانی دایک و باوکت بێ کە لە دوای مردن بۆ تۆ بمێنێتەوە نەدرێ بە براو خوشکەکانت وەقل رەبی ارحەمهما کەما ڕەبەیانی سەغیرا بەردەوامیش دوعایان بۆ بکەی هەم لە ژیانە هەم لە دوای مردنە بڵێ یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی خوای ڕەحم بە دایک و باوکم بکەی چۆن ئەوان منیان بە منداڵی پەروەردەکرد و بەخێو کرد خوای من بێدەسەڵات و زەلیل و لاواز بووم بەو ڕەحمەی تۆ خستە دڵی دایک و باوکمەوە ئەوان بەزەیان بە منە هاتەوە و هەموو شەون و خونی و عەزابێکی دنیایان قبوڵ کرد لە پێناوی منە یا ڕەبی خوای تۆ پاداشتیان بەوەیە کە تۆ ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوای چۆن ئەوان چاویان لە من بوو خوای لەژێر چاودێری خۆتا بن
یا ڕەبی خوا چۆن ئەوان نیان هێژ من زەلیل بم، خوایە زەلیلی سەر جێگایان نەکەی، خوایە تووشی عەزابی قیامەتیان نەکەی. بەم شێوەیە دەبێت لە ژیان و لە دوای مردنە دوعایان بۆ بکەی. ئەم جایەشێک پرسیار دەکا ڕەنبە ئێستا لە مێشکی جەنابتدا بێ، هەیە چەند ساڵە دایکی لەسەر جێگایە، هەیە چەند ساڵە باوکی زەلیلی سەر جێگایە، لە ماڵی تۆدا بەخێو دەکرێ، پیاوانە و مەردانە بەخێوی دەکەی، شانازیە بۆت. بەڵام دەڵێ ئەترسم ئەم ئاەتە قورئانیانە نەمگرێتەوە، چونکە منیش ئینسانم. ڕاستە کاکە تۆ فریشتەنی، تۆش ئینسانی، خوا داوای مرۆڤایەتی لە تۆ کردووە، نەک فریشتەی و مەلایکەتی. منیش ماندوو دەبم لە بازاڕم، لە کرێکاریم، لە فەرمانگەم، لە دەوامم هاتوومەوە ماندووم، لە خۆم بێزارم، لە ژیان بێزار بووم، لە نەبوونی و بێمەعاشی بێموچەی و ژیرفان بەتاڵی. بۆیە جاری وا هەیە لە تاوی ژیانی خۆم هاوارێک دەکەم. ڕەنبە باوکو دایکم دڵگران بم بڵێنەوە لە ڕقی ئێمەوە هاواری کرد لە ژنەکەی تووڕە بوو، لە مناڵەکەی تووڕە بوو. جاری وا هەیە لە ماندووبوونی خۆمدا دەنگ بەرز دەکەمەوە، بۆڵە بۆڵێک دەکەم، پرتە بۆڵەیەک بەسەر دایک و باوکی پیرما دەکەم، بەڵام دوایی پەشیمانم. بەخوا لە دڵەوە وا ناڵێم، خوای گەورە جوابی ئەم پرسیارەی تۆی بەڕێزیشی داوەتەوە. لە ڕژەی ئاەتەکەدا دەفەرمێ ڕەبوکم ئەعلەم بیما فی نفوسیکم، خوا ئاگای لە نێتی ناو دڵەکانتانە، خوا ئاگای لەوەیە کە تۆ ڕێزی دایکت دەگری و بە حورمەتی لەگەڵیا و خزمەتی دەکەی بۆ خەڵک و ڕیایی و خۆنواندنتە یان لەبەر خوا و وەفاداری بۆ دایک و باوکتە. خوا ئاگای لە نێتی ناو دڵتە کاتێک کە تۆ تووڕە دەبی، دەنگ بەرز دەکەیتەوە، بۆڵە بۆڵێک جاروبار دەکەی، وەڵڵاهی خوا ئاگای لە نێو دڵتە کە تۆ قەت بێ ڕێزنی بەرامبەر بە دایک و باوکت. بەس بارودۆخی ژیان، ماندووبوون، تۆش وەکو ئینسانێک نەخۆشبوون، دەنگێک بە مناڵە و قسە دەکەوت، تۆ هاوا دەکەی دایک و باوک دڵێ بێ ئەوە لەگەڵ ژنەکە تاوەکو هەر ژنومێدێک کێشەیەک لە ماڵا دروست دەبێ و دوو دەمە بۆڵە دروست دەبێ، دایک باوک وا تێدەگا کە لە ئەو بێزاری بۆیەوە کێشە دروست بووە. مادام لە دڵەوە تۆ ئازادانی دایک و باوکت ناوێ، خوا ئاگای لە نێتی ناو دڵتە. ئین تەکونوا صالحین فإنه كان للأوابین غەفوورا. مادام تۆ صالحی، تۆ کوڕێکی صالحی، تۆ کچێکی صالحی، وەڵڵا نێتت ئەوەیە بە دڵ و بە گیان خزمەتی دایک و باوکت بکەی. لەو تووڕەبوونانت پەشیمانی دوایی دڵی خوا لە بینی خۆت و خوا دای ڕەبی خوا ئەستەغفر الله، خوا لێم خۆش بە گە دایک و باوکم وانزانی بە من مەبەستم ئەوانە، ئەگە دڵگران بوو بن خوا لێم خۆش بە. دوای ئەوە بە کردار بێ، بە قسە بێ، دەستی خزمەت دایک و باوکت دەستیان ماز دەکەی، ئەیان بەی پیاسەیەکیان پێ دەکەی، هەدیەیەکیان بۆ دەکڕی، خواردنێکیان بەدەمەوە دەکەی، بە کردار دەری دەبڕی کە قەت من لە تۆ بێزار نیم. بەخوا ئەو تووڕەبوونەی ناوماڵم، ئەو دەنگە دەنگا، ئەو تووڕەبوونم لە مناڵەکانم، لە خێزانم، لە هاوسەرم، یعنی بەخوا لە پەیوەندی بە تۆ نەبوو بابەی گیان، پەیوەندی بە تۆ نەبووە دایە گیان، تێی دەگەێنی کە من مەبەستم تۆ نەبووە. خوا دەفەرمێ من لەو کەسانە خۆش دەبم. خوا ئەوەت بە گوناه لەسەر نانووسێ. ئەم ئاەتە پەیامێکیشە بۆ ئەو کەسانەی ئەگەر گوێبیستی ئەم وتارەی. بەڕێزا من هەمیشە وا دەزانم وتاری جومعە ئێمە ئەوە نییە نیو سعاتێک لە مزگەوت گوێ لە وتارێک بگرین و پاشان بڕۆینە دەرەوە هەر نەزانین نە مامۆستای مزگەوت باسی چی کردووە یان کەسێکە بێ خوا نەخواستە لە وتارە خەوتە بێ. ئێمە زانیاری وەردەگرین، بەڵام زانیاری لەگەڵ معریفەدا دووشتی جیاوازن. زانست ئەوەیە تۆ ئەم قسانەی خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبیستی. معریفەت ئەوەیە کە چوویە دەرەوەی مزگەوت بە کردار جێبەجێکەی. کەسێک لەوە ئەچێ گوێبیستی ئەم وتارە بێ، لەناو مزگەوتا بێ، تا ئێستا وەکو پێویست ڕێزی دایک و باوکی نەگرت پێ. ئەگەر ئێستا بڕیارت دا و لە بەردەمی خوادا تەوبەت کرد کتت خوا لێم خۆش بووە نەزان بووم، لەم دقەی کە چوومەوە ماڵەوە شەبێ دەستی دایک و باوکم ماچکەم و داوای گردن ئازایان لێ بکەم و خۆم بگۆڕم و بە حورمەت بم، خوا لەو چەند ساڵی ڕابردووت دەبورێ. سوبحان الله، خوا پاکت دەکاتەوە لەو هەموو گوناهی لەسەر نووسراوە کە ئازاری دڵی دایک و باوکت داوە. ها کوردەواری وشەیەکی جوانیان هەیە، ئەگەر کەسێک وەکو پێویست نەبێ دەڵێن بێماریفەتە. بێماریفەتە یعنی بێمعریفەتە، واتە دەزانێ خۆ نەزان نییە، بەخوا زۆری کتێب خوێندوتەوە، زۆری وتار گوێ لێ بووە، بەڵام کاری پێ ناکە. تکایە بە ئەوەی ئێمە وەری دەگرین هەر زانست نەبێ، بیکەین بە معریفە، بە کردار لە ژیانماندا. هەر کەسێک تا ئێستا لەگەڵ دایک و باوکیدا بێ ڕێز بووە، لەم دقەیەوە تۆبەی کرد و دڵی ڕاگرتن، خوا لەو کەسانە خۆش دەبێ، ڕابردووت پاک دەکاتەوە لاپەڕەی کسبیت بۆ هەڵدەداتەوە. دەی بە فرسەتی بزانە. لە ئەدەب المفرەد ئیمامی بوخاریدا دەفەرمێ سەحابی پایە بەرز ئەبوو هوڕەیڕا گەنجێکی بینی لەگەڵ پیاوێکی بەتەمەندا. بە گەنجەکەی وت ئەوە چیتە؟ وتی ئەوە باوکمە. فەرمووی ڕۆڵە من زۆر لە خزمەت پێغەمبەر بووم صلی الله علیه وسلم، سێ نەسیحەتت دەکەم، باوکت ئەمانەتە لای تۆ. فەرمووی لا تسمه باسمه، ڕۆڵە گیان قەت بە ناوی خۆیەوە بانگی باوکت مەکە. من خۆم بینیمەوە ڕەنبێ تۆش بینی بێتت،
گەنجم بینیەوە بە باوکی وتی بەس تا فڵان کەس بڕۆینەوەی شە بکەین ئەوە نابێ ڕەن لەبەر بە بێحورمەتیش نەیوت بێ بەس لە شەریعەتا قبوڵ نییە ئەبا هوڕێرە فەرمی ڕۆڵە گیان قەت بەناوی باوکت بانگی مەکە ئیلا بابەجیان ئیلا دایەگیان فەرمووی وەلا تەمشی ئەمامە هەرگیز لە پێش باوکتەوە مەڕۆ مەگەر لە شەوێکی تاریکە لە شوێنێکا چاڵە ئاوێک هەیە شوێنێکی مەترسیدار هەیە بۆ ئەوی مەترسیەکە بۆ من بێ باوکە دایکە بەڵام بۆ تۆ نەبێ من لە پێشتەوە دەڕۆم بۆی ڕێگاکە تاقیکەمەوە وەکو کە شافەی هەڵگرتنەوەی لوغم وام ئەو کاتە حرمەت نواندنە ئازارەکە با بۆ من بێ بەڵام توخوا باوکە گیان باو دایکە گیان تۆ تووشی ئازارە نەبی من لە پێشتەوە دەڕۆم غەیری ئەوە نابێ بە هیچ شێوەیەک لە پێش باوکتەوە بڕۆی تۆ چەند زانابی چەند پلە و پۆست هەبێت چەند ناوداربی باوکت کابرایەکی فەقیری کارگوزار بێ لە ڕێگادا کە ڕۆیشتی هەموو خەڵک تۆ دەناسێ بەس کەس باوکت ناناسێ کەس دایکت ناناسێ قەت مافی ئەوە نییە پێش دایک و باوکت کەوی ئەبێ ئیلا دایک و باوکت لە پێشەوە بڕوە ولا تجلس قبله فەرمووی ڕۆڵی جان ئامۆژگاری سێم بۆ تۆ ئەوەیە قەت لە بەردەمی باوکتا دامەنیشە ئەوە دانیشتووی لە مزگەوتە ڕوانیت باوکت هات درەنگ فریای جەماعەت کەوت ئەو شوێنە شوێنی خۆتە ئەو شوێن نوێژەی کە لێی دانیشتووی نوێژی لێ دەکەی مەیدە بە براکەشت تەماحی قیامەتت هەبێ بەس باوکت نا ئاو ڕدایەوە سەیرێکت باوکت دووە لە سەفی دووەم و سێمە خێرا دەستی بگرە بێنە پێشەوە تۆ بڕۆ دووەوە قەت لە نوێژیشا لە بەردەمی باوکتا مەوەستا دەستچێ پرسەیەک دەستچێ شادیەک دەستچێ هەوڵێکی شەکرا خواردنەوە کورسێک چۆڵ بوو خێرا خۆتی پێدا مەکە باوکت بڕوا بۆ دووەوە نەخێت هەوڵ بدە هەمیشە کورسەکەی تۆ لە دوای باوکتەوە بێ قەت لە پێش باوکتەوە دامەنیشە لە سیارەیە مەگە لەبەر پاراستنی ئەو بێ قەت مەچۆ پێشەوە باوکت لە دواوە دابنیشێ ئەبێ ئاگال لەمە بێ ئەمە ئەو پەڕی ڕێزە ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت لە ژیاننامەیدا هاتۆ دەفەرمێت دایکی مابوو باوکی وەفاتی کردبوو دایکی ئافرەتی بە تەمەنی چوو بۆ ساڵەوە مەیلە خەڵەفاویەکی پێوە دیار بوو لە بیرچوونەوەیەکی هەبوو ماڵەکەیان لە لای مزگەوتەوە بوو دوو قاتێک بوو ئیمام ئەبوو حەنیفە هەمیشەش دەوڵەمەند بوو بازرگانێکی گەورە بووە ئەڵێ دایکی لە باڵەخانەکەی ماڵەکەوە لە حەوشەی مزگەوتە ئیمام ئەبوو حەنیفە نەعمانی کوڕی ثابت دەرسی بە تەلەبە و فەقێکانی دەوت دەرسی شەریعەتی پێدەوتنەوە لەو کاتەدا ڕۆژی وا هەبوو دایکی پەنجەرەکەی دەکردەوە دەیگوت نەعمان هەر نەشی دەگوت ئەبوو حەنیفە یان مامۆستایان چیە بە ناوی خۆی وەک منداڵک بانکە دایما تۆ چەند گەورەبی بەخوا لەبەر چاوی دایک و باوکتە هەر مناڵەکەی جارانی هەر ڕۆڵەکەی جارانی نوعمان دەیگوت بەڵێ دایکیان یەک مریشکیان هەبوو وەرە گەنمت داوە بە مریشکەکە ئاوت بۆ دانا وەرە بۆ لای مریشکەکە و ئاگال لێ بێ ئیمام ئەبوو حەنیفە کتێبەکەی پێوە دەدا فەقێکانی تەلەبەکان دەیان قوربان ئێمە دەچین کورە ئەو مریشکە خۆبانی گەرمی دراوەتێ دەیفەرموو واجب پەیدا بوو سنەت بەتاڵە ئاو پەیدا بوو تەیەموم بەتاڵە ئەمری دایکم واجبە دەرسکردنەوەکە سنەتە نەشیڵێ مۆڕم بە گونەهبار نەبم بەو شێوەیە بەس دایکم کە بانگی کردم قەتعیە دەبێ بڕۆم بەدەمیەوە کتێبەکەی پێوەدا دەرسەکەی بەجێ دێش دەچوو بەلای مریشکەکەوە لەبەر ئەمری دایکی ئەو زانایی کە هەموو ئومەتی ئیسلامی هەموو قانون ناسانی دنیا قەرزاری علمی ئەبوو حەنیفەن لەبەر یەک بانکردنی دایکی بۆ لای مریشکەکە گەنمونە ئاوی بداتێ بەجێ دێش دەرسەکە هەموو جارێکی ژیانی چونکە تێگەیشتبوو لەم دینەوە خوا بەبێ حکمت نییە لە دوای خۆی باسی دایک و باوک دەکات دەبێ ئەم ڕێزە پارێزرێ ئێستا یەکی ڕەنبێ ئەو پرسیارە بکە بڵێ من لە دەستم چوو من باوکم نەماوە من دایکم نەماوە حەیف زوو ئەمانم نەزانی ئێستا چیان بۆ بکەم هەمان ئەو پرسیارەی تۆ کابرایەک لە پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم هل بقي من بر أبوي شيء أبرهما به بعد موتهما أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم شتێک ماوە لە دوای مردنی دایک و باوکم من بتوانم بیکەم و لە خزمەتیان دابم من دایک و باوکم مردن حیف لە دەستم چوون ئێستا لە دوای مردن شتێک هەیە کە دڵی ئەوانی پێخۆشکەم و لای خوا ڕەزامەندی خوا بەدەست بێنم پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڵێ نعم فەرمووی پێنج شت بکە بۆ دایک و باوکت دوای مردنیشیان پێنج شتیان بۆ بکە یەکەمیان فەرمووی الصلاة عليهما بەردەوام دوعایان بۆ بکە لە تەفسیری قورطوبیدا دەفەرمێ کە خوای گەورە لە سوورەتی لوقمان ئاەتی 14دا دەفەرمێ ئەنیشکر لی وەلیوالیدەیکە ئیلەیە المەصیر خوا دەفەرمێ ئەی بەندەکەم شوکرانەی من بکە شوکرانەی دایک و باوکت بکە دڵنیا بە گەڕانەوەت هەر بۆ لای منە سوفیانی کوڕی عوەینە لە تەفسیری ئەم ئاەتەدا لە وەکو لە تەفسیری قورطوبیدا هاتووە دەفەرمێ هەر کەسێک من صلى الصلوات الخمس فقد شكر الله تعالى شكراني خوا من چۆن بتوانم شکرانەی خوا بکەم دەفەرمێ هەر کەسێ پێنج فەرزەی نوێژ بکە ئەهلی نوێژ بێ نێڵێ نوێژەکانی بفەوتێ پێنج فەرزەی نوێژ بکە ئەوە بەر ئەو ئاەتە کەوتووە کە شکرانەی خوای کردووە
ئەوە لە ڕۆژی قیامەتە خوا لەوە لێ ناپرسێتەوە بۆ شکرانە نەکرد مشکە تۆ ئەهلی نوێژ بووی. جا نوێژکردن بەڕێزان بە هیچ شێوەیەک لەسەرمان لا ناچێ. هیوا هەیە بەڕێزی وایە دڵم مامۆستا من نوێژم پێ ناکرێ یان باوکو دایکم لەم نوێژ ناکەین چونکە بەڕاستی پاک و خاوێنی خۆمان پێ ناپارێزرێ. ئەزیزم شەیطان لەو ڕێگایەوە بووە نەیە. نوێژکردن وەکو هیچ عیبادەتێک نییە بە ئەندازەی ئەوەی کە پێویستە بۆ ژیان و خاوێنت دەکەنەوە لە ماڵەوە پاک و پوختیت دەپارێزن شەرع هەر ئەوەندە تەکلیفەشی لێکردووی بۆ نوێژ بە ئەندازەی ئەوەی توانیان لە ماڵەوە خزمەتت کەن و نەخۆش پاکت کەنەوە ئیتر لە ناو نوێژەکە میز هات پیسایی هاتە دەرەوە لە ڕووی جەنابتان تۆ نوێژەکەی خۆت هەر بکە نوێژی نیوەڕۆ و عەسر بەجەمع بکە مەغریب و عیشا بەجەمع بکە بەڵام ئامان نەچی بڵێ نوێژم پێ ناکرێ نەتدەتوانی لەسەر کورسی دانیشی بەڕاکشانەوە بووی لەسەر تەنیش بووی بەس ئەوەندە بژۆڵی چاوەکانت بجوڵێ تەنانەت هەموو جسمت لە کار کەوت و بەس دڵت ئاگای لە دنیا بوو ئەتزانی ئەمڕۆ جومعەیە ئەتزانی ئێستا نیوەڕۆیان شەوە بەس دڵت ئاگای لە دنیا بوو یەک ئەندامی جەستەن نەدەجوڵا بەس بە دڵ ڕوو بکە خوا بڵێ خوایە من ئەو نوێژەم بۆ تۆ کرد خوا قبوڵیەتی یعنی بە هیچ شێوەیەک مەهێڵن ئەوانی دایک و باوکتان زەلیلی سەر جێگان لەبەر پاک و خاوێنی لەبەر دەستنوێژ حتا بۆ دەکرێت پاک و خاوێنی هەر بۆ خۆت پێویستە بۆی بۆ گەن نەکەی بۆی نەڕزی بەو ئەندازەیە شەرعیش تەکلیفت لێ دەکا دوای ئەوە بە هەر شێوەیەک ڕوو بکە خوا بڵێ خوایە من ڕوون کردە تۆ بەندەی تۆ من نوێژەکە دەکەم نوێژەکەت قبوڵە و دروستە ئەوە شکری خوات کردووە فەرمووی ومن دعا لوالديه في أدبار الصلوات فقد شكرهما هر کس دوای همون نوێژێکی فەرز دوعای بۆ دایک و باوکی کرد جا دوعاکردنەکەت چی بێ بڵێ یا ڕەبی خوایە باوک و دایکم بخەیتە بەهەشتەوە ئەوە هەموو نوێژێک کە سەلامت دایەوە لە نوێژ دوعاکانت خوێن بڵێ یا ڕەبی خوا دایک و باوکم بە بەهەشت شادکەی یا ڕەبی خوا دایک و باوکم لە عەزابی جەهەنەم بەدوورکەی ئەوە خوا لە قیامەتە ئەجری ئەو کەسانت بۆ دەنووسێت کە شکرانە بژێری دایک و باوکیان کردووە فەرمووی یەکەم خاڵ دوای مردنی دایک و باوکت ڕۆڵێکیان لەبیرت نەچێ بەردەوام بڵێ خوایە باوک و دایکم جێگان بەهەشت بێ خوایە بە ڕەحمی خۆ لە عەزابی جەهەنەم بیان پارێزی دووەمیان وەلیستیغفار لەهوما بڵێ خوایە لە دایک و باوکم خۆش بی دوعای لێ خۆشبوونیان بۆ بکە لە حەدیثێکا کە صحیحە و لە سونەنی ئیبن ماجەدا هاتەوە شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 1670 دەفەرمێ حەدیث صحیح پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن الرجل لترفع درجته في الجنة کەسێک لە بەهەشتا خۆی لە پلەیەکی زۆر بەرزا دەبینێتەوە ئەڵێ خوایە گیان وەڵڵی من لە دنیادا ئەوەندەم کردار نەبوو خراپەشم زۆر بوو چۆن ئەم جێگا بەرزەم لە بەهەشتا پێبڕاوە فيقول أن هذا پیغمبر صلى الله عليه وسلم فمن كابلا دل خوا أجنيك بياك لخوا أم شون أم بليم لبهشتا بيدرا أم بلا برزا فيقال بيدا وتري باستغفار ولدك لك أو أندك ركض أو أندك شكت قتي خوا لدايكم خوش با خوا لباوكم خوش با خوا لدايكم باوكم خوش با حب موجا لك تضل خوا لدايكم باوكم خوش با ولا دلوا أو دعاءك خوا لجناهك باوك دايك خوش دبه أو أندان دعاء خير وكردي خوا باشي كردويا ولا جناه وهمو دوای نوێژێک داوای بەهەشت بۆ دایک و باوکت بکە بڵێ خوا لە گوناهەکانیشیان خۆش بێ ئەگە ئەهلی گوناهن خوا لێیان خۆش بە تۆ مافی دایک و باوکت جێبەجێ کرد کە لە ماڵیشا لەگەڵتان نییە سێمیان وإنفاذ عهدهما من بعدهما وەسیەتێکیان کرد دۆکتێتی خێرێکم بۆ بکە ڕۆڵە گیان دوعایەکی خێرم بۆ بکە ڕۆڵە گیان پارەیەکم بۆ بکە بەخێر مزگەوتێکم بۆ بکە مەکتەبێکم بۆ بکە بیرە ئاوێکم بۆ هەڵکەنە هەر وەسیەتێکیان کردۆ دایک و باوکت لەبیر خۆتی مەبەوە اینجا وەسیەت شەرنی هەر مادی بێ دایک و باوکت وەسیەتیان بۆ کردووی لە ژیانە چەند جار ئامۆژگاریان کردووی ڕۆڵەگیان ڕێبازی ئیسلام بەرمەدا ڕۆڵە بە غەیری ئیسلام ڕازی مەبە ڕۆڵە ئەهلی مزگەوت بە ڕۆڵە پشت لە قیبلە مەکە ڕوو لە قیبلە بێ هەر وەختێ تۆ ئەم قسانت بیر هاتەوە هاتی ڕوت کردە ماڵی خوا وەسیەتی باوکت جێبەجێ کردووە وەسیەتی دایکت جێبەجێ کردووە دایک و باوکت چەند جار وەسیەتیان بۆ کرد ڕۆڵە برایەتیتان پارێزن ڕۆڵە حرمەتی خوشک و برایەتی پارێزن لەگەڵ خەڵکا بەڕێز بن شەڕانی مەبن ئەهلی خێر بن ئەهلی شەڕ مەبن کە تۆ ئەم قسانی باوک و دایکت جێبەجێ کرد و بەبیرت هاتەوە ئەوان دڵیان پێی ئاسوودە دەبێت ئەوان ڕوحیان شاد دەبێت فەرمووی وەسیلەة الرحم التي لا توصل إلا بهما سیلەی ڕەحم مامتە پورتە ئامۆزاتە ئەمانە هەمووی بەوەی باوکتەوە خزمی تۆن لە دوای مردنی باوکت سیلە ڕەحم جێبەجێکەکە ئەوانیش وەکو پێویست نەبوون تۆ لە شتین و شایاندا بەشداری بکە لەبەر خاتری باوک و دایکت پێنجەم و ئیکرام و صەدیقیهما ڕێزی ئەو کەسانە بگرە کە دۆستی باوکت بوون لە مزگەوت مام حاجیەک دەبینی کاتی خۆی لە گەڕەکە زۆر دۆستی باوکت بۆ بەینیان خۆش بووە لە پێش خۆتی خە بڵێ تۆ فەرموو لە پێش ما بڕۆ دەرگای سارەی بۆ بکەوە لە هەر شوێنێکە ئافرەتێکت بینی بە تەمەنێکە کاتی خۆی حرمەتی دایکتی گرتووە دۆستی دایکت بۆ لە گەڕەکە لە دراوسێتیدا لە دوای مردنی دایکیشت ئەم دۆستایەتە مەبسڕێنە
بەشداری پرسەی بکە بەشداری خۆشی بکە تەلەفۆنی بۆ بکە ڕێزی بگرە لە ڕێگادا سەلامی لێ بکە لەبەر خاتری ئەوەی فڵان مام حاجیە کاتی خۆی دۆستی باوکم بوو لەبەر فڵان ئافرەتی ڕیسپی ئەو دایە حاجیە دۆستی دایکم و ڕێزی دایکمی دەگرت ڕێزی دۆستەکانی باوکت بگرە ڕێزی دۆستەکانی دایکت بگرە لە قەبرەکەدا پێی ئاسوودە دەبن ئەمانە هەمووی خوا پێی خۆشە هەمووی بە چاکە بۆ دەنووسرێ لە کۆتاییدا ئەوە دەڵێم ڕێزگرتنی دایک و باوک بۆ خۆتە هەموو ئەوانی باسم کرد خوا فەرمووی بۆ خۆتە بەڕێزم لەبەر ئەوەی یەکەمیان ئەگەر تۆ ڕێزی دایک و باوکت بگری خوات لێ ڕازی دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە حەسەن و ئەلبانی لە صحیحی تەرغیبە بە حەدیثێکی حەسەن دایناوە دەفەرمێ رضا الرب في رضا الوالد وسخط الرب في سخط الوالد ئەگەر دەتەوێت بزانی خوا لێت ڕازیە سەیری دایک و باوکت کە هەر کەسێک دایک و باوکی لێ ڕازی بوون ئەڵڵا لێ ڕازیە هەر کەسێک دایک و باوکی لە دەستی بێزار بوون هەندەی ئازاری دایک و باوکی دابوو ئەوە دڵنیا بە خوای گەورەش لێی تووڕێ و غەزەبی لێگرتووە بەڕاستی ئەولادی ساڵح زۆرە مامۆستایەکی بەڕێز دەڵێ گەنجێک هەبوو ئەوە لەم کوردستانی خۆمان ڕوویداوە نەخۆش بوو براکەی بردی بۆ تاران تووشی تەقینی دەمارەکانی خوێن بوو لە ژێر پێستیا بەردەوام پەڵەی خوێن لە ژێر پێستیا دروست دەبوو لە کوردستان چارەسەری نەبوو براگەورەکەی لەگەڵ یا چوو بۆ تاران لەوێ دکتۆر پێیوت ئەوە تەنها ڕەحم و میهرەبانی خوای گەورە فریای دەکەوێت مەصرفی لێ مەکەن براکە حاڵی بوو کە حاڵی چۆنە وتی بیبەنەوە لەوە چێماوەیەکشە بژیە و بمرێت چونکە ئەو دەمارانە دەتەقن خوێنبەر و خوێنهێنەرەکانی فشارەکانی دڵی زۆرە دەیتەقێنێ هاتنەوە ئەڵە گەیشتنە سنە و ئەوانە برابچووکەکە بە براکەورەکەی گوت کوتی کاکەی گیان وەڵڵاهی من حاڵی بووم کە دکتۆر منی ئیزندا و دەمرم من مردن باری خوای گەورەیە و ئینشەڵڵا بە ڕووی سپیەوە دەچمەوە حزوری خوای گەورە زۆر گرفت نییە بەلامەوە بەڵام توخوا یەک تکام لێت هەیە گردنت ئازا ناکەم ئەگەر ئەم هەواڵە بە دایک و باوکم بڵێ توخوا با لە دنیادا دایک و باوکم بەهۆی منەوە خەفەتبار نەبن من هەمیشە خۆم لەوە پاراستۆ دایک و باوکم بەهۆی منەوە دڵگران بن ئێستا ئەم خەبەریان پێ بدەی بڵێ دکتۆر ئیزنی دا و دەمرێ خوا ئەزانم من کەی دەمرم با ئەم ڕۆژانە دایک و باوکم دڵیان بەهۆی منەوە خەفەتبار نەبێ براکەی وعدی پێدا کوتی وەڵڵا کە خۆت پێت خۆش بێت تازە حەقیقەتەکە ئەوەیە هاتنەوە وتیان چۆن وتی باوکە دکتۆر وتیدی هەر شتەکەت زۆر بەسیتە ئەم یەک دوو پارچە حەبەب خۆ یەک دوو پارە ڕۆژ دوای کڕێ بوو یەکسەر چاک دەبی باوکی زۆر شادمان بوو حیوانیان کرد بەخێر دەرودراوسی هاتم بۆ لای زۆر شادمانی دەربڕی ڕۆژانە دەچوو بۆ یاری دوو گۆڵی بۆ تۆپێن و ئەوانە بۆی بەس باوک و دایکی خەفەن نەخۆن ئەیگو بە براکەشی ئامان گەرنت ئازا ناکەم دایک و باوکم بەم نەخۆشی من بزانن تو خوا با نەبمە مایەی دڵ ناڕەحەتکردنی دڵی دایک و باوکم ئەڵێ پاش ماوەیەک سەیریان کرد پەڵەکانی خوێن نەدەمان بچووکتر دەبوونەوە نەدەمان چوونەوە بۆ تاران فەحسیان کرد وتیان وەڵڵا لە خوای بەزێرە چاک بووە ئەوەندە دڵی دایک و باوکی ڕاگرت دڵخۆشی کردن خوا دڵی خۆش کرد ئەگەر دەتەوێت دڵخۆش بی لە دنیادا دڵی دایک و باوکت خۆش کە بەخوا بۆ خۆتە چەندە دڵی دایک و باوکت ناڕەحەتکەی ئەوەندە دڵ ناڕەحەت دەبێتەوە هەر لەم دنیا پێش ئەو دنیا دووەمیان خۆشەویستم ڕێزی دایک و باوکت بگرە بۆ خۆتە چونکە منداڵەکان ڕێزت دەگرن وەرە تاقی بکەوە بە چای خۆت بیبینە دەستی دایک و باوکت ئەمڕۆ چوویتەوە لە مزگەوتا کە پیر و بە تەمەن لەگەڵتا لەبەر چاوی مناڵەکانتە دەستی دایک و باوکت ماچکە قەسەم بەخوا مناڵەکان دەستت ماچ دەکەن لەبەریان هەستەکە ئەوان هەستا مناڵەکانش لەبەر تۆ هەڵدەستن ڕێزیان بگرە ڕێزت دەگرن بێزیان لێ بکەوە ئێستا کوڕی وایە بێز لە ناخوانی باوشی دەکاتەوە کچ هەیە بێز لە دایکی دەکاتەوە نانی دەستی دایکی ناخوا واللهی بەیانی مناڵەکانی تۆش بە هەمان شێوە قێزل لێ دەکەنەوە بەخوا قێزل لێ دەکەنەوە هەر لەم دنیا پێش ئەو دنیا مامۆستایەک دەفەرمێ منداڵێک تقریبا 6-7 ساڵان کە یەک دوو منداڵی تریشیان هەبوو لەگەڵ باوکێ گفتوگۆی دەکرد وتی بابە بۆچی باوە گەورە لەگەڵ ئێمە نان ناخوا لەو ژوورە بچکۆلی حەوشەکەدان ناوە ژوورێکی سێ بە چوارتان بۆ کردووە و تەوالێتەوە مشتێکی تێدایە مناڵ زۆر پرسیار دەکات عەقڵی بە زۆر شت دەشکێ وتی ڕۆڵی گیان وەڵی بابە گەورە پیس بۆ خەڵ بووە لیگ بەدەمیان دێتە خوارەوە خواردنەکە بەخوا دەڕێژێ و وەڵی قێزم دەبێتەوە هەند بەدەست خۆم من نانم بۆ ناخورێ ئاوە ئەڵە مناڵەکە وتی بابە گیان کە تۆش پیر بووی وەکو باوە گەورە لێ منیش تۆ دەبم ئەو ژوورە چونکە منیش قێز لە تۆ دەکەمەوە ئەها فیتڕەتی مناڵ پاکە باوکی بە ئاگا هێنایەوەتی لە ئێستاوە بزانە داهاتوو شوێنی تۆش ئەو ژوورەیە بەخوا منیش دوایی قێز لە تۆ دەکەمەوە ئەتەوێ خەڵک قێزت لێ بکاتەوە ئەتەوێ مناڵەکان دەستت ماچکەن ئەوە خۆت بیکە خۆت چت پێخۆشە بیکە لەبەر چاویانە لە ڕێز و حرمەت مناڵەکانت هەمان تەمسیلی بۆ تۆ دروست دەکەنەوە سێەم هەر کەسێ بێڕێزی بە دایک و باوکی بکە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی قسەی ئەو زاتەش ڕەتبوونەوەی نییە وەحی خوایە
لەم دنیادا بە چاوی خۆتان دەیبینن کە بێڕێزی پێ دەکرێتەوە لەلایەن ئەولادەکانیەوە. اثنتان يعجلهم الله في الدنيا قبل الآخرة البغي وعقوق الوالدين. دوو تاوان هەیە هەر کەسێ ئەنجامیان بدا لەم دنیا پێش قیامەت سزاکەی وەردەگرێ. یەکەم ستەم، هەر کەسێ زوڵم و ستەم بکە لە میلەتەکەی خۆی لە هاوڵاتیانی خۆی لەم دنیا خوا ئەو کار بەدەستە ڕیسوا دەکات کە ستەمکاری سەر میلەتەکەی خۆیەتی. هەموو دیکتاتۆرەکان، هەموو سەرکردە دیکتاتۆرەکان، هەموو ئەوانەی بە قەمچی و بە شەق و بە لێدان و بە دەستگای مخابەڕاتی میلەتدا دەپڵۆسن لە سجنەکانە لەسەر یەک قسە دەمی خەڵک دەشکێنن. وەڵڵاهی ئەو دیکتاتۆرانە ئەو زاڵمانە خوا لەم دنیا ڕیسوایان دەکەون نانگەێنێتە قیامەت. هەموو زاڵمەکانی دنیا لە دنیادا ڕیسوا دەبن. دووەم، هەر کەسێ بێڕێز بێ بەرامبەر بە دایک و باوکی خوای گەورە ناگەێنێتە قیامەت، هەر لەم دنیادا بێڕێزی دەکاتەوە. بەسەرهاتێک هەیە زانای پایەبەرز شێخ محەممەد حەسان کە لە میسر دەژی و ئێستا لە ژیان نەماوە، کتێبێکی قەبارە گەورەی هەیە ئەحداث النهایە، بۆ خۆتان تەماشایکەن لە لاپەڕی 250دا ئەحداث النهایە ونهایەة العالم کتێبی شێخ محەممەد حەسانە. لە لاپەڕی 250دا دەڵێ بەو چاوانەی خۆم بینیم لە قاهیرە لە میسرە لە مەیدانێکی گەورەی ناوبازارە عالەمێکی زۆری وەکو جەنابتان کۆبوو بوونەوە. وتم ئەوە چییە؟ وتیان یا شێخ نیشانەی آخر زمانە ئەو گەنجە لەو سەرجادە و ناوبازارە باوکی بەرشە قوزل لەداوە وا لە باوکیەدا. خەڵکەکە چون و پەلاماریاندا و لەسەر باوکی لایان برد. خەریب و لە گەنجەکە بدەن، باوکەکە هاواری کرد، وتی توخوا لێ مەدەن، توخوا لێ مەدەن. وتیان ماما بۆ؟ وتی ئەوە کوڕی خۆمە. وتیان ماما پیرە کوڕیشت بێ، ئەوە کوڕێکی ناڕەسەنە دەبێت تەنبێ بکرێت چۆن لە ناو جەرگەی ئەم شارە گەورەدا لەم ناو بازاڕەدا تۆی بەرشە قوزلەدا و ئاوا لێ دەدا و بێ حورمەتیت پێ دەکات. ئەبێت تەنبێ بکەین. پۆلیس هات بیگرێ، خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان دڵی کوڵاو پێ قبوڵ نەکرا. وتی توخوا وازی لێ بێنن، من مستحقم. قەرزێکم لەلایە 30 ساڵە ئەمڕۆ دامەوانێ، ئەمڕۆ دڵمی ئیسراحەتی کرد. وەڵڵی 30 ساڵ لەمەوبەر لە هەمان ئەم شوێنەدا لەبەر چاوی خەڵکا باوکی خۆم بەرشەقدا 30 ساڵی ڕێیەک لەمەوبەر لە هەمان ئەم شوێنەی ئێستادا لەم ناو بازاڕەدا من بە شەق و بەز لە بەربوومە ژیانی باوکم. ئۆخەی ئیسراحەتم کرد، قەرزێک لەسەر شانم بوو، کوڕەکەم بە هەمان شێوە لەبەر چاوی خەڵکا لێدامەوە. ئەوە حەقی خۆمە، کوڕەکەم تاوانبار نیواز لە کوڕەکەم بێنن. ئەڵێ ئەنجا من چوم ئامۆژگاری کوڕەکەم کردم، ڕۆڵی جان بەیانیش تۆ حەز دەکەی لەبەر چاوی خەڵکا کوڕەکە لێتدا، ڕۆڵە بە ئاگاوەرەوە بە ئەم زنجیرەی تاوانە بپچڕێ. لەم دنیادا دەیبینیەوە. ئێستا کەسێک پرسیارێکی دی کەی بۆ دروست دەبێ؟ ئەخ مامۆستا من باوکم پیاوێکی بێدین، دایکم ئافرەتێکی خراپ، قسەی ڕق، ڕەفتار ناشرین لەگەڵمدا، ئەی من چی لەگەڵ ئەوا بکەم؟ باوەڵامی ئەمە هەڵگرین بۆ جومعەی داهاتوو ئینشاءالله لە خزمەت قورئانە بزانین خوا چیمان جواب دەداتەوە بۆ ئەو پرسیارە. داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ئەولادێکی ساڵح بین بۆ دایک و باوکمان، یا ڕەبی خوا لە مافی دایک و باوک ڕزگارمان کەی، خوایە بە جوانی لە خزمەتیان دابین، ئەو ڕۆژەی کە دنیا بەجێ دێڵین عقوق الوالدین نەبین، خوایە لێمان ڕازی بی بە دوعای خێری دایک و باوکمان. یا ربی خواه هەموو ئەو کەسانی دایک و باوکیان نەخۆشە شیفای بەخێریان بۆ بنێری. یا ربی خواه ڕەحم بە دایک و باوکمان بکەی چۆن ئەوان لە مناڵیە خزمەتی ئێمەیان کرد و ئێمەیان پێگەیاند. یا ربی خواه لەو دایک و باوکانە خۆش بی کە ئێستا چوونەوە بارەگای خوا و دنیایان بەجێهێشتووە. یا ربی خواه لە گوناهی دایک و باوکمان خۆش بی. یا ربی خواه یا ڕەحەم الراحمین یا شافی یا الله، هەر کەسێ نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەسێ نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەسێ دڵبەخەمە خوا دڵی خۆشکەی. یا ڕەبی خوا ئەولادەکانمان ساڵح کەی، ئەوانەی ئەولادیان لاسارە خوا ڕەحمیان پێ بکەی و هیدایەتی ئەولادەکانیان بدەی. یا ڕەبی خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی زۆرمان بەسەرا بارێنی، بەرەکەتی ئەم ئاسمانە بەسەر خاشی کوردستان و جیهانە بارێنی. یا ڕەبی خوا بەرەکەتی زەویمان بۆ بێتە دەرەوە. خوای پەروەردگار لە ناویەکە بەڕەحم و بەزەی و میهرەبان بین، خوای ڕێز و حرمەت لە ناوماندا بەرقەرار بێ. ئەوەندە کە لە دنیادا دەژین خوای ڕێزی خەڵک بگرین، خوای لە کەسانی بێڕێزیش هەموو لایەکمان پارێزی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.